عزیزان بسیجی بەشەو لە تاران بوو، نانی بەیانی لە لوبنان دەخوارد، نوێژی نیوەڕۆی لە سووریا دەکرد و ئێوارەش لە عێراق بوو. ئەمە یەکێکە لەو پێناسانەی کە بۆ قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قوستی سوپای پاسداران دانرا بوو. دوو دەیە قاسم سولەیمانی ناوێکی دیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەو بەوە ناسراو بوو کە سنووری نەناسیوە و هاوشەوەی وڵاتەکەی خۆی سەردانی چەندین وڵاتی دیکەی کردووە. قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران کە بەرەبەیانی سی کانونی دووەم بوو بە ئامانجی موشکی فڕۆکاویە فڕۆکاوانەکانی ئەمریکا و بەهۆیەوە گیانی لەدەستدا بەرپرسیار بوو لە ڕەنگڕێژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا. قاسم سولەیمانی زۆربەی دەرکەوتنەکانی لەگەڵ خامنەی بوو، لە زۆرێک لە دەرکەوتنەکانیشیدا تەنها دادەنیشت و گوێ دەگرت. خامنەی بە شەهیدی زیندوو بانگی کردووە، هەروەها گەورەترین مەدالیای وڵاتەکەی مەدالیای زولنورەینی پێبەخشیوە. قاسم سولەیمانی بەسەر هەریەکە لە وڵاتەکانی عێراق و سووریا و یەمەن و لوبنانەوە کاریگەری هەبوو، خاوەن هەژمون و پێگەی تایبەتی بووە. سولەیمانی عێراقی باجێ ململانەی خۆی و ئەمریکا دەبینی و کاریگەری دیاریشی بەسەر هەڵبژاردنەکانەوە بەگشتی و دروستکردنی حکومەتیش بە تایبەتی هەبوو. ڕۆڵی سەرەکی لایەخستنی نێوماڵی شیعەکان دەبینی، دەویست حکومەت لە سەردەستی ئەو پێک بێت نەک ئەمریکیەکان کە زۆرینەی کاتەکانیش ململانەکەی دەبردەوە. هاوکات هەمووان کۆکل لەسەرەوەی کە بەشار ئەسەد بەهۆی هەوڵەکانی ژەنەڕاڵ قاسم سولەیمانیەوە نەڕووخە. سولەیمانی نەخشەڕێژی کارەکانی حکومەتی سووریای دەکرد و پلانی سەرەکی لە ڕوبەڕووبوونەوەی گروپا چەکدارەکانی ئۆپۆزیسیۆن دەبینی. هەر بۆشەوە نەوەستا بەڵکو و چەندین گروپی چەکداری لە عێراق و ئەفغانستانەوە هاوردی سووریا کردو، بەهۆیەوە حکومەتی سووریای لە کەوتن پاراست. هەر ئەمە شەوای لە بەشار ئەسەد کردووە کە لە پاش مردنی سولەیمانی بڵێت چاکەکانی ژەنەڕاڵ قاسم لە بیر ناکەین. هەروەها لە لوبنان پێگەیەکی ڕاستەقینەی هەیە و لە ڕێگەی حیزبوڵڵاوە پلانەکانی جێبەجێ دەکات و بەژەوەندەکانی ئەمریکا دەکاتە ئاماج. سولەیمانی لە چاوپێکەوتنێکیدا باس لە جەنگی ئیسرائیل و بزوتنەوەی حیزبوڵڵای لوبنانی دەکات کە بە وتەی خۆی لە سەرەتای جەنگەکەوە تا کۆتایی لەوێ بووە. ئەو دەڵێت لە زۆرینەی شەڕەکاندا بەشدار بووە و دووقۆڵی لەگەڵ حەسەن نەسڕوڵڵا لە هەر 33 ڕۆژەکەی شەڕدا پلانیان داڕشتووە. هاوکات حوسیەکانی یەمەنیش بە ڕێنمایی قاسم سولەیمانی دەستیان بە چالاکی کرد و زۆرینەی یەمەنیان کۆنتڕۆڵ کرد. لە دژی ئیسرائیل پشتیوانی بزوتنەوەی حەماسی فەڵەستینی و زۆرێک لە گروپا چەکدارەکانی فەڵەستینی کردووە. هەروەها لە شەڕی 22 ڕۆژەی غەزە و ئیسرائیل لە ناو جەنگەکە بووە و پشتیوانی حەماسی کردووە. قاسم سولەیمانی لە قەزای ئامرلی بەرگری کردووە. بەپێی راپۆرتێکی لۆس ئەنجلۆس تایمی ئەمریکی، ئامرلی تاکە ناوچەیەکە بە سەرکەوتوانە دژی داعش وەستاوەتەوە و نەکەوتۆتە دەسە و شەکدارانە. ژەنەڕاڵ ئەمیر عەلی حاجیزادە فەرماندەی هێزی ئاسمانی ئێران دەڵێت ئەو شەوەی کە ئاشاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان مەترسی لەسەر بوو، سولەیمانی و هەفتانە پیاوەکانی بۆ پاراستنی هەولێر ڕۆشتن و دژی داعش وەستاونەتەوە. قاسم سولەیمانی چەندین گروپی چەکداری لە وڵاتانی دراوسی ئێران دروست کردووە، لەوانە حەشدی شەعبی لە عێراق، حیزبوڵڵا لە لوبنان، بەسیژی جەماوەری لە سووریا، هەروەها فاتیمیون لە ئەفغانستان، زەینەبیون لە پاکستان، حوسیەکان لە یەمەن، جیهادی ئیسلامی لە فەڵەستین، حەیدەریون و چەندین هێزی دیکە. سولەیمانی کەسایەتێکی جیاوازیەوە و کەم دوو بێدەنگ بوو، زۆر کەم دەردەکەوت. لێکدانەوە و شیکردنەوەی جۆراوجۆر بۆ قاسم سولەیمانی کراوە. زۆرینەیان هاوڕان لەوەی کە سولەیمانی نەخشەڕێژی زۆرێک لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پارێزەرێکی باشی بەرژەوەندەکانی وڵاتەکەی بووە. لەوبارەیەوە بەرپرسێکی پێشووی عێراق لە سەر سولەیمانی دەڵێت ئەگەر دەکەس لە ژوورێکدا بنیشن و قاسم سولەیمانیش بێتە ژوورەوە، ئەوە لە گۆشەیەکی دووردا دەنیشێت و قسە ناکات، تەنها گوێ دەگرێت، بەڵام ئەو دەکەسە هەمویان بیریان لای ئەوە. موئی داگات بەرپرسی پێشووی دەستگای مۆساد لە بارەیەوە وتوێتی ئەو لە هەر گۆشەیەک پەیوەندیەکی هەیە و من لە ڕووی سیاسیەوە بە کەسێکی زیرەک و هوشیار ناوی دەبم. دەیڤد پترایۆسی بەڕێوەبەری پێشووی دەستگای هەواڵگری ئەمریکا ناسراو بە CIAش دەڵێت شتێکە من نەتوانم لەبارەیەوە بیڵێمەوەیە کەسێکی زۆر بەتوانە و ڕاهێنراوە و دوژمنێکی شایستەیە. قاسم سولەیمانی خۆی و هەموو ئەو نهێنی و ڕازانی کە هەیبوو بە موشکی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئەمریکا کوژران. پرسیارەکە بەیە ئاخۆ دۆخی بەرژەوەندەکانی ئێران لەو ناوچانەی کە سولەیمانی هەژمونی بەسەردا کردبوو چی لێ دێت؟ ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام.